لەگەڵ هاتنی وەرزی بارانبارین و نزم بوونەوەی پلەکانی گەرما ڕاستەوخۆ لەلایەن ئیدارەی بەڕێوەبەرێتی بەنداوی دەربەندیخانەوە سیاسەتی بەردانەوەی ئاو لە بەنداوەکە بۆ ناوچەکانی خواڕووباری سیروان سنووردار دەکرێت و وەرزی گلدانەوەی ئاو دەست پێ دەکات. بەڕێوەبەری بەنداوی دەربەندیخان نیگەرانی خۆی لە سیاسەتی ئاوی کۆماری ئیسلامی ئێران ناشارێتەوە کە بەهۆی گرتنەوەی بەشێک لە سەرچاوە ئاویەکان کە دەڕژێتە هەرێمی کوردستانەوە گرفتی کەم ئاویان بۆ دروست بوو و ئەمەش بەڕوونی لە ساڵی ڕابردوودا هەستی پێدەکرا. بۆ وەرزی خەزمکردنی ئاو لێرەوە دەست پێکات تا کۆتایی مانگی 5 ئێمە هەموو ئامادەسازیەکمان کردووە بۆ پێشوازیکردن لە وەرزی نوێی و خەزمکردنی ئاو لە بەنداوی دەربەندیخان. هیوادارین ئەم ساڵێکی باراناوی بێ و ساڵێک بێ وەکو ساڵی پار نەبێت چونکە ساڵی پار داهاتی ئاو لە سەرچاوەکانەوە زۆر کەم بوون و هەروەها هیواداریشین ئەو وەزعی کە ساڵی پار بەهۆی تێستکردن و بەکارهێنانی تونێلی نەوسوودەوە ئاو لە دیوی ئێرانەوە بۆ بەنداوی دەربەندیخان زۆر کەم کرایەوە ئەم ساڵوانە بێ ڕێژەیەکی زیاتر ئاو بەربدرێتەوە. ڕێژەی بارانبارین لە سنووری قەزای دەربەندیخان هاوتەری بە لەگەڵ ساڵی ڕابردوو بەدابارینی 44 ملیم. ئەندازیارانی بەنداوی دەربەندیخانیش مەترسی خۆیان لە بوومەلەرزەی نوێ ڕادەگەێنن و پێیان وایە پێویستە چێکردنی بەنداوی دەربەندیخان جددیتر کاری لەسەر بکرێت. وەرزی زستان وەکو هیچ وەرزێکی تر نییە، گۆڕانکاری زۆر سەریعی بەسەرایەت لە بارانبارین و لە ڕەشەبا و تەنانەت لە ڕوودانی بوومەلەرزەش. چکە گومان نەکرێت دوای هەموو بەپێی ئەوانەی کە اختصاسیانە گومان نەکرێت دوای هەموو بارانبارینێکی زۆر و بە تایبەتی لە سەرەتای ساڵ جۆرێک لە بوومەلەرزەش ڕووبە. ئەمەش کاریگەری ڕاستەوخۆی لەسەر بەنداوەکە و لەسەر ئامێرەکانی ناو بەنداوەکە هەیە. بۆیە ئێمە پلانی خۆمان وایە ساڵانە هەموو ساڵێ پلانی بۆ دائانێنەوە سەرۆک بەشەکان لەگەڵ جەنابی بەڕێوەبەرکۆوە بینەوە پلانی سیانە و ئیدامەی بەنداوەکە بۆ وەرزی زستان ئامادەکەین. مەترسیەکان لەسەر سەلامەت نەبوونی بەنداوی دەربەندیخان دوای ئەوە دێت لە ڕۆژی 11 لەسەر 12 تشرینی دووەمی ساڵی 2017 زەمین لەرزەیەک بە گوڕی 7.3 پلەی ڕێختەر دەربەندیخانی هەژاندوو بووە هۆی گیان لەدەستدانی 4 کەس و زیانی زۆریش بە ناوچەکە و بەنداوی دەربەندیخان گەیاند. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام دەربەندیخان.